بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ژیانەوە هاتوینەتە خزمەتتان میوانداری هاوڕێ گەلاوێژەکەین لەم بەرنامە وەکو بەرنمەکانی پێشوو سەرەتا لەسەر بەرنمەکانی پێشوو مختصرێ باسەکەین هەرو جۆرە کاگادارن لە بەرنمەی پێشوودا ئێمە باسمان لە چۆنیەتیە تیات هۆکارەکانی مێژووەکەی و هەروەها نەقشی خودمەوەتاد وەکو بیمارێ وەکو نەخۆشێ لە کۆمەلگا و ڕابتەی لەگەڵ بنەماڵە و لەگەڵ کۆمەلگا هەمووەمان ئەوانەمان بەڕەسی کرد و جەختمان کردەوە لەسەر نەقش و دەوری بنەماڵەکان بۆ ئەوەی کە محیتێکی ئەمن فراهەمکەن بۆ ئەو فەردە نەخۆشە کە بتوانێ هدایەت بێ بە سەمتە ئەوەی کە خۆی ڕزگار کا بەدەست ئەو بەڵاوە بۆیە جەختمان کردەوە لەسەرەوە کە بنەماڵەکانتانن وەکو ڕێکخراوەیە وەکو سازمانێ خۆیان سازمان بدەن لەگەڵ بنەماڵەکانی دیکە ئەوانەی کەوا تووشی ئەم کێشە و گرفتن پەیوەندیان هەبێت و بتان ڕێکخراوێت سازکەن لە ناو کۆمەڵگاداوە یارمەتی دەربن بۆ ئەوەی کە ئێمە ئەو کۆمەلگال بەدەست ئەم کێشە و گرفتە کە تەحمیل کریایە سەپاندیانە بەسەر کۆمەلگا و بەسەر لاوانی کۆمەلگادا نەجات بدەین و ڕزگاریان بکەین. لەم بەرنامە هەدەف ئەوەیە کە ئاماژمانەوەیە کە لەسەر ڕەوشەکانی یا ئەو بابەتانەی کە دانراوە بە شێوەیەک علمی کە معتاد یا و فەردە نەخۆشە ئەو کەسەی کە گیرۆدەی ئەم بەڵایە چۆنەتانی خۆی ڕزگارکە چەند ڕەوشمان هەیە ئەم ڕەوشتانە چین کاریگەریەکانی چۆنە کامی باشترە دەرجەبەندی چۆنە ئایا بەستگی بە خودە معتادەکە هەیە بە میزانە مەسرف نەوع موادێکە استفادەی کردە و لەم بابەتە ئێمە میوانداری هاوڕێ گەلاوێژەکەن. هاوڕێ گەلاوێژ بەخێربی. زۆر سپاس بۆ ئێوە و سلاویشم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە لە خزمەتتاندا. سپاس دەکەم بەخێربی. هاوڕێ گەلاوێژ ئەرە جۆرە کە باسم کرد ئامانجمان لەم بەرنامە ئەوەیە کە جەخکەینەوە لەسەر شێوەکانی تەرکیەتیات چەند شێوەمان هەیە ئەوەی کە لە ناو کۆمەلگای جەهانیە لە بوارە علمی و زانستی و پەسەند کراوە ئەوەی کە جوابی داوەتەوە و حداکسەر ڕزایەتمەندی لێ بووە بەلای ئەوانەی کە بەدەسم بەڵاو ڕزگاریان بۆ چەند ڕەوشمان هەیە و چه زەرورەتێکی هەیە کە لەو ڕەوشانە عمومەن استفادەی لێ بکەین. لە ڕاستیدا تەجروبە نیشان دەدە کە بۆ عیلاسکردنی ئەو پەدیدەی ئێحتیاد ئەو بەڵایە ماڵوێرانکەرە ڕەوشای جۆرە جۆر هەیە چون هەر فەردەی شەرایطێکی منحەسر بە فەردی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە یەک ڕەوش دەتوانێت مەسەن بۆ کەسێک یا بۆ ئیدەیەک مناسب بێ بەڵام بۆ ئیدەیەکی دیکە مناسب نەبێ. پس ئێمە ئێستا ڕوومان لە کۆمەڵگەی خۆمان و ئێراندایە بە تایبەت کوردستان کە لە زۆری لە وڵاتانی دیکە پێشتر ئاماژەمان پێکرد زۆر لەو ئیمکاناتانە لەلایەن دەوڵەت و کۆمۆنەکانەوە اختیارە ئەو نەخۆشانە و خانەوادەکان دادەندرێت و ئەوە هاسان کاریان بۆ دەکرێت. بەڵام ئایا لە وڵاتی ئەمە شەرایطێکی ئەوە هەیە؟ نا. لە زۆری لە وڵاتانی دیکە ئیمکاناتی ڕەفاهی نیسبی تقریباً بۆ ئەکسەریەتی کۆمەلگا هەیە لە حاڵێکدا لە وڵاتی وەکو ئێراندا بەهۆی حاکمیەتی نەنگینی کۆماری ئیسلامی لەژێر سای 42 ساڵ دەوڵەتە زیدی ئینسانیە هیچ دەرەتانێک نەماوەتەوە بۆ ژیانێکی ئاسوودا بۆ کۆمەلگای ئێران کەوا بوو شەرایط لە ئێران زۆر سەختترە و تایبەتمەندترە بۆیە ئێمە ناچینە سەر هەموو شێوەکانی دەرمانکردن یا ڕزگارکردنی نەخۆشانی ئێحتیاد دێنە سەر کۆمەلگایەمە. لە کۆمەلگایەمە پێشتر لە ئەوەڵین بەرنامە ئاماژەمان پێکرد کە ئەوەڵا هۆیەکانی ئێحتیاد بناسین
بۆ کە بتوانێت تا تۆ هۆیەکانی نەناسی ئەنگلیزەکانی نەناسی ناتوانانی ڕاهکار و شێوەی دەرمانیشی بۆ بدۆزیەوە. لە ئێران هۆکارەکانی زۆر متەنەوێ و واخان گەورن. یەکێک لە هۆیەکانی ئەسلی عاملی ئەسلی ئەم ئپیدەمیە ئەم بەڵایە خودی کۆماری ئیسلامیە کەوابوو عاملی ئەسلی کە کۆماری ئیسلامیە وەزیفەی خەڵکی ئێران و هەروەها مشکلە بۆ خودی بێمارانی احتیاج لە ئێران زیاتر دەکات بە نیسبەتی وڵاتانی دیکە. پس دەر نەتیجەی ئێمە ناتوانین ئەو مقایسە بکەین. ئەگەر بە شێوەیەکی کورت بڵێم کە چۆن عاملی ئەسلی هەموو مسیبەتەکانی کۆمەڵگا ئەس جملە احتیاج بە شێوەیەکی ئاوا بەرین و کە سەرتاسەری و ماوەی بە درێژایی حاکمیەتی کۆماری ئیسلامی وجودی هەبووە. پس دەبێت عاملی ئەسلیکە کە کۆماری ئیسلامی ئەوەڵەن ئەو لابچێ. بەڵام ئەوە کە کارێکی مهمتر و جەمعیتر و وەزیفەی کولی کۆمەلگایە ئەم باسە لەو لادادەنین مشکلاتی تری کۆمەلگا مەسەڵەن ئەجملە بێکاری، گرانی، فەقری مطلق، توزانم نەخۆشیەهای ڕۆحی و ڕەوانی لە ناو کۆمەلگادا، ئەفسردگی، کێشەی کۆمەڵایەتی، هەروە کێشەی خانەوادەگی، تەلاق و ئەوانەش هەموو ئەوارزین ئەو وەزیەتەن کە لە ئێراندا هاتووە. بەڵام ئێمە دەتوانین ئەو مشکلاتی کە ئەوە کە بەدەست خەڵک دەکرێت ئەوانە کەم بکەینەوە. دواتر دێنە سەرەوە کە مەسەڵەن خۆڕزگارکردن لە مەسەلەی احتیاج چاڵشەکانی چییە، ئیمکاناتەکانی چییە، ڕاهکارەکانی چییە و دەبێت چی بکەین، وەزیفەکان چینە، لە وەزیفەی خودی ئەم نەخۆشی احتیاجە چییە، خانەوادەکەی چییە، کۆمەلگا چییە و هەروەها پسپۆران و مشاورین و دکتۆرەکان چییە. ئەوە بەحثێکی فۆقالعادە بەربەرینە. وتم ڕەوشەکە جۆراجۆر هەیە. یەکێک لە ڕەوش‌های کە ئێستا زۆر باسی لێ دەکرێ و تازەشا خۆڕزگارکردنە لە مشکلەی احتیاج. خۆڕزگارکردن لە مشکلەی احتیاج یعنی ئەوەی کە فەردەکە بۆ خۆی تەسمیم دەگرێت، ئیرادە دەکات لەباری فکرێەوە تەسمیمگیریەوە ئامادەگی ئەوەی هەیە کە خۆی ڕزگار بکە. و ئەم ڕەوشە لە ئێران تا ئەندازەیەک موفق بووە و تا ئەندازەیەکیش تووشی مشکلاتێکی جدی واقعە. ئێمە دەبێت هەموو مشکلاتەکان و ڕاهکارەکان و بەخەرە نەتایجێک کە بوویەتی بیان ناسین بۆی کە بتوانین پەرەپێدەری ئەم ڕەوشە بین کە ڕێگایەکی بەنسبەت ئاسانتر و بەنسبەت دەتوانم بڵم درێژخایان تریشە گەرچی مشکلاتی هەیە بەڵام ئیمکان پەزیرە. لە ئەوەڵەوە ئەوە بڵم کە خودی احتیاج سەرڕایەوە کە دەوڵەت بانی ئەسلی ئەوەیە و تۆزیە دەکە و پێی خۆشە جوانانی کۆمەڵگا تووشی جیرۆدەی احتیاج بن لە جیاتی ئەوەی کە ئاەندەی خۆیان دروست بکەن و ژیانەچی شایەنی ئینسانیان هەبیە لەو ئەبزارە ئیسفادە دەکا. بەڵام تەسمیمگیریەکە لە ئەسڵدا بە خودی فەردەکەیە و چه ئەواملێکە کە فەرد هان دەدا بۆ کە تەسمیم بگرێت بەرەو احتیاج بچێە دەبێت ئەو ئەواملانە بناسین. وتم بێکاری و فەقیری و گرانی لەلایەک، مشکلاتی خانەوادەگیش لەلایەک. بەڵێ فەرموو. سپاس دەکەم هاوڕێ گەلاوێژ. ئەمەوێ هەر بڕۆینە سەر ئەو بابەتە چونکە ئێمە ئەبینین هەموو ئەو شتانە کە باس و کرد هەمووی وازەح و ڕۆشنە. کۆمەڵگای ئێران سیستماتیک کۆماری ئیسلامی خەریکە ئالوودەیەکە و لە کناریە لاوێکە چینە لاوێکە. ئێمە جامعی ئێران کۆمەڵگای ئێران وەکو جامعەیە کۆمەڵگایەکی لاو پێناساکرێت لە ناو کۆمەڵگاکانی دنیادا. بۆیە
بە شێوەی سیستماتی کۆماری ئیسلامی ئەم شتە پەرەپیادا لە کناریشە لاوەکان لە نێو کۆمەلگای ئێراندا هیچ شوێنێکیان نییە لە شادی مەحرومن لە هەموو ئیمکاناتی ڕفایی مەحرومن هەرۆژورەکە خۆتان ئاماژەتان پێکرد لە بێکاری وەسیع و گوسەردە بە تایبەت لە ناو لاوەکانمانە کە فارغ تەحسیڵی زانکۆکانن هەموو ئەمانە دەستی داوەتە دەستیەکە و بۆیە ئێمە جەخت زۆرترەکەینەوە لەسەر کۆمەلگای ئێران تایبەتمەندیەکانی زۆر جیاوازە نسبەت بە جەوامەیەتر بین و ملەلی ئازادی هەیەک لەو جەوامە هەیە لە کۆمەلگای ئێرانە نییە لە زۆر شت مەحرومن بۆیە تاکی دەکەن لەسەر ئەوە لە ئێرانە سریە ڕاهکار هەیە بۆ نمونە مەسەڵەن سریە دەفاتریان باس کردووە کە لەو دەفاترە قورسهایەکی وەکو مەتادۆن شەربەتی مەتادۆن ترامادۆڵ ئەمانە بە شێوەیەک بڵاوەکەنەوە ینی وەکو سەهمیە ئەوەی کە ئەڕوا لەوێ معتاد بێ نەخۆش بێ ئەڕوا لێنە سەرتەنامەکە تشکیل پەروەندات هەم ناوێت ئەچێتە ناو ڕیزێکە و ناو ئامارەکان هەم ئەوەی کە شێوەیەک ڕۆژانە سەهمیە وەرەگرێسە یا بۆ ڕۆژێ بێ دوو ڕۆژ بێ سێ ڕۆژ بێ بەسگی بە دوور درێژی مەسیرەکەیشیەوە هەیە بۆ مرکزەکە نزیکترین مرکز بە شوێنی دانیشتنی بێ مراجعاکە بەو شوێنە بەڵام لە کنارەوە ئێمە ئەبینین حتا لەناو زۆربەی شەبکە میدیایەکان ماهوارەیشە ئەمە نوعی مافیای ئیجاد کردە من بە تایبەت خۆم لە ئێرانە ئەمەم بەعینایەتی هاوڕێگە لاوێشکە نوعی مافیا بۆ بڵاوکردنەوەی مەتادۆن مەسەڵەن بەشێک لەو مەتادۆنە ئەمەڵەن هاتەوە ناو بازار دوایەوە ئەم مەتادۆنە بۆ شاید بێژم 1 تا 2% جوابی داتەوە ئەو فەردە ئەبێ مەسرفی لە میزانێکە بێ 1 2 توانای ئەوەیشی مابێ ینی ئەو نە ئێرادە لە وجودیە مابێ کە بتانێ ئەگەر بەو شێوە کە پزیشکەکە بۆی تەجویزەکە هەر بەو شێوە بڕواتە بەرەوە چۆن داروەیەکە ڕاحەت جێگوزینەوە ینی فرە من زۆربەی ئەوانەیە کە نەخۆش بوون بینیومە بۆیژم 2% بەخاتەوە زۆربیان جێگوزینیان کردووە ینی بەجێ ئەو مادەیە کە مادە وشبەرەکە ئیسفادەیان لێکرد متادۆنەکەیان ناوەتە جێکێ بۆ ئەمانە ئەبێ چی بکرێ وەکو ئەوە ڕەوشێکە کە دەستڕسیشی ئاسانە لە نێو کۆمەڵگا ئەوەل بڵم کە خودی متادۆن و ترامادۆڵ و لە دەرەوە سوبوتێکسیش قورسەکەی هەیە ئەوانە وەکو ینی معالجەی دەرمانی بۆ جێگوزین هەر ئێوە بە دروست ئیشارەتان پێکرد یعنی جایگوزینی مەوادە سڕکەرەکان دەکەن و ئەوەش بۆ خۆی بازارێکی پەیدا کردووە مافیەکان بازارێکیان کردێتەوە بۆ خۆیان کە بە کەلان بە تریلیۆن و بە میلیارد ئەوانە پارە پەیدا دەکەن لەو بابەتەوە ئەم ڕەویشە کە بە کارگەرن من لێرەش بینیمەدا شوێنی کارەکەم کەسانێک بوونەکە لە بیمارستان چوونە ینی هەموو ڕۆژێ چوونە دۆزەکەیان وەگرتووە لە شوێنێکە بۆیان دیاری کراوە بەڵام ئەمە علاجێکی دەرمانیە بەڵام ئەو ئەنگیزانەی کە ئەو کەسە پێشتر پەیدا کردو بەلەوەی کە دەست بەرێ بۆ مادە هۆشبەرەکان تووشی احتیاط بێ کاری بەوانە نییە مادام کە ئەنگیزەکانی یعنی گەرایش بە احتیاط ناناسیە و دەگەڵەوانە کار ناکە و ئەو دەرمانانە جایگوزینی مادە سڕکەرەکان دەکا جوابی کەمی وەگرێتەوە بەڕاستی چۆن ئەو کەسە ینی مشکلاتەکەی حل نەبووە فقط مشکلاتی جسمەکەی هەل بووە ینی دەرمانی جسمیان کردووە ئەو دەرمانی ڕۆحی و ڕەوانی کۆمەڵایەتی ئەوانە هەموو لە جێگای خۆی ماوەتەوە بۆیە ئەگە و دەرمانە مەسرف دەکە ئارامیشێک پەیدا دەکا مەسە ئێشی بەدەنی کەمترە ئەگەر تووشی مشکلاتێکی جسمیە ئەوانەی کەمتر دەبێتەوە بەڵام ئەو مشکلاتی خانەوادەگی و عاتفی و کۆمەڵایەتی کە لە کۆمەلگا ئەنگیان لێدەن وەکو کەسانێکی بەدەر نەخۆر وەکو فاسد ناویان لێ دەبن دووریان لێ دەکەن منزەوی دەبنەوە ئەوانەی هەل نەبیە در نەتیجە مادام و عمر ئەو کەسە هەر دەبێت ئەو دەرمانانە بەکاربێنێ ئەگەرنە ناتوانێت ینی ئەو ئومیدە کەمە کە بتوانن بە شێوەیەکی تەواو ئەیار لە هەموو بابەتێکەوە
دووری بکەن لە مادە سرکەرەکان و بۆیە دەرسەدی موفەقیەتی ئەو کەسانی کە ئەو شێوە دەرمانیان هەڵبژاردووە زۆر کەمە. یعنی یا بە درێژایی چەندین ساڵ بەخەرە هەر محتادە و هەر دەبێت ئەو مەوادە مەسرفکەن. بۆیە من بە تەجروبەی خۆم ئەوەکە هەم کارم کردو، ئەوەکە هەم خوێندومەتەوە، ئەوەکە هەم دەیبینم لە ئێران، ئەو شێوە شاید بۆ کەسانێک باش بێ، بەڵام بە تۆری ئام بەڕاستی ناتوانێت چارەساز بێ، ناتوانێت ڕێگای ڕزگاری بێ. بۆیە زۆر مهمە کە ئەگەر ئەنگیزەکانی احتیاج بناسین کە وتم زۆربەی خانەوادەکان تووشی کەم ئاتفەی بوونە، ئیختلافی خانەوادەگی بوونە، محیتێکی پڕ لە محبەت و عشق و ئەوانە فراهەم نییە، محیتێکە کە بەخەر کێشە لە ناو خانەوادەکاندا زۆرە، ئەمانە دەتوانن ببن بە ئەنگیزەیەک، بن بە عاملێک کە فەردەکە لە وەزیەتە خۆی نەجاتە پەنا دەبە بۆ مادە هۆشبەرەکان. کەوابوو دەبێت ئێمە ئەو مشکلاتە کەم بکەینەوە. ئەو مشکلاتە چۆن کەم دەکرێتەوە؟ ئەوە زۆر مهمە کە پێشترش من ئیشارەم پێکرد، واقعاً ئەوە کە ئەوەڵە خودی فەردەکە ئاگا بێتەوە بەسەر مۆزەرات و بەخەرە خەتەراتێک کە مادە هۆشبەرەکان دەتوانێت بۆی ئیجادکە لەباری جسمیەوە، لەباری ڕۆحیەوە، ڕەوانیەوە، خانەوادەگیەوە، کۆمەڵایەتیەوە، ئابووریەوە، هەمووی ئەوانە دەبی ئاگا بێ. نەک ئەو پێی وابێ کە ئەگەر مەواد مەسرفکە ئیتر مشکلاتەکەی کەم دەبێتەوە، ئیتر تووشی ئەو ئەفسردگی و ناڕەحەتی و ئەوانە نابێت. شاید بە شێوەی ئانی و کاتی ئارامشێک بدە بە جسم و ڕەوانی خۆی، بەڵام مادام العمر یعنی تووشی مەوادە دەبێ، محتاج دەبێ کە ئایندەشی نەتەنیا ئایندەی خۆی، خانەوادەشی و کۆمەلگاشی دەکاتە قوربانی لەحزەهایە کە گوزەران کە هەر بۆ ئەوڕۆیە، کە ئەوڕۆ کە مەسرەفی کرد مەسەن تا ئارامشێ بێ سبێنێ دووبارە هەمانە، دووبارە هەمان بەدەن احتیاج پیدا دەکاتەوە بە مەوادە کە ئیتر لەدەست خودی خۆی خارجە. بۆیە ئەمن پێم خۆشە دووبارە بگەڕێمەوە لەسەرەوە بەشی ترامادۆڵ و مێتادۆن و سوبوتێکس و یا بازێک ناوی تر هەیە لە ئێران کە ئێرە ڕایج نییە، بەڵام هەر لە خانەوادەی مەوادی مخەدرن بەکاری دێنن، ئەوە زۆر کارساز نییە، زۆر ئومیدبەخش نییە. دەتوانێت بۆ بازە کەسانێک مناسب بێ، بەڵام پرسەدەکەی یەکجا زۆر کەمە. کەوابوو ئێمە دەبین ڕەوشێک بدۆزینەوە کە بۆ هەموو کەسە دەستڕەست دابێ کە دەرسەدی ڕزگاربوونیان لەسەرترە. ئەو دەرسەدەش ئەو ڕەویشەش خۆڕزگارکردنە دیارە بەشێکی بە شێوەی دەرمانی دەکرێت و ئەوە دەبێت لەژێر چاوەدێری مشاوری ڕەوانشناس دابێ بۆ کە بتوانێت ینی ئیدامەی هەبێ و ئەو فەردە بتوانێت بەسەر باقی مشکلاتەکەدا ئەگەر بەشی جسمەکەی و دەرمانەکەی ینی مەوادەکەی کە حال بوو کە ماوەیەکی کەمیش دەخایەنیە ئەتی دواتر چی؟ ینی ڕەوان دەرمانەکە زۆر مهمە. ڕەوان دەرمانێکەش دەبێت لەژێر چاوەدێری پزیشکدا بێ و هەروەها خانەوادەش ببێت بە تەکیەگایەک محیتێکی مناسب و ئارام فەرهەمکە لە تەنش و لە سەرزەنش و لە کێشە و اختلافات دووری بکە، وەکو زۆر ئاگاهانە دیارە دەبێت تەحملشیان هەبێ. ناڵم کارێکی ئاسانە بۆ خانەوادەش، وەختێ دەبینە عەزیزەکەی مەسەڵەن لەوێ کەوتووە بە سکۆڵەترین شت حەساسیەت نیشانەدە، تووڕە دەبێ، جۆ ناگرێ، دەرگا لەسەر خۆ قایم دەکا، ئەوانە هەمووی سەختن، بەڵام دەبی بە تەحملێکی زۆرترەوە مدارا بکەن بتوانن کە محیتێکی ئارامی بۆ پێکبێنن کە ئەو شتانەی کە ئەنگیزەی پێداوە بۆ مەوادە ئەو ئەنگیزانە کەم کاتەوە. وەختێ توانیمان ئەو ئەنگیزانە کەم بکەینەوە یا لەژێر چاوەدێری مشاوری ڕەوانشناسدا ئەو خۆت دەرمانە ئیدامە پێ بدەن،
ئەمە نەتیجەی زۆرترە. دیارە دواتر دەبی دووبارە بینەوە سەر کۆمەڵگاشتە. بەڕاستی تەنیا عاملی ماوادی مخدر جمهوری ئیسلامی خودی کۆمەڵگاش بۆ چوونی ئەوان شێوەی بەخوردی ئەوان بەم نەخۆشانە بەم ئەزیزانە هەروەها خودی گاهن نائاگایی خانەوادەش تەنش و اختلافات و سەرزەنیشی ئەوان هانیان دەدا کە بەرەو مەوادی مخدر بڕۆن و ئێمە ئەوە بەدەست ئێمەیە بەدەست خودی نەخۆشەکەیە بەدەست خانەوادەیە و کۆمەلگاش دەتوانێت لەو بابەتەوە پاڵپشتیان بێت زۆر کۆمەلگیان کە ئێمە هەوڵ بدەین کە کۆمەلگایەکی سالم دروستکەین بۆ خۆمان و یارمەتی ئەو کەسانش بدەین و یارمەت ئەو خانەوادانش یارمەتی بدرێن ئیتە خانەوادەکان شەرم نەکەن لەوەی کە عزیزیەکان تووشی ئەو نەخۆشیە بووە لە تەجاربی کەسانی دیکە ئیسفادە بکەن. هاوڕێگە لاوێژ سپاس دەکەم فقط کام لێتە ئەگەر ئەکرێ وڵامەکانت با کورتتر بێ کە بگەین بە چەند بابەت مهمانەیە تایبەتن جنابەت ئشارەت کرد کە بەو ڕەوشە و نەخش کۆمەڵگا دانێت لە ئەو شێوانە کە زۆر باوە هەم لە دنیای دەرەوە هەم لە کۆمەلگای ئێرانیشە من مەسەڵەن لە ساڵانێ ئەم دوایانە ئەم بینی بەناو جەلەساتە NA کلاسهایە NA مەجموعەیەک بوون کەسانێک کە خۆبەخشیش بوون لزومەن مەسەڵەن وابەستە بە ڕێکخرا و نەهاد و ئەمانە نەبوون ئەهاتن خۆیان وەکو نەهادی دروستیان کردو بەناو جەلەساتە NA یا جەلەساتی 12 قەدەم زۆر باش جوابی دابوو هەرچەند مەسەڵەن کەسانێک کە ڕۆیشتن بۆەوێ لەغزشیان بوو وەلی خۆ لە درێژ ماوە من ئەحساسمە کرد کە ئەو شێوە نسبەت بە ڕەوشهای معموڵێکە ها لە ناو جامع و تەوسیا کردێ لەلایەن بڕێ لە پزیشکەکان و دارو جێگوزینەکەن داروان ئەو باشترە چون ئەو کولەن قەتم مەسرفت لەیەکە یەک دوو قەدەم بە قەدەم ئەو باتە پێشەوە بۆیە پێداگریەکە لەسەر ڕیشەکان جنابێت بە دروستی ئاماژەت پێکرد کە هەتاکو و تەرەف هەتا ئەگەر متادۆن دارویشی پێبن هەتاکو ڕیشەکان وشکنەوەی لە وجودیە ئەو شێوە هەر بەرقەرارە ئەمکانی هەیە 6 مانگیش پاک بێ ساڵی پاک بێ من بینیمە فەر 2 ساڵیش پاک بووە 3 ساڵیش پاک بووە بەڵام چون ئەو ڕیشە لە دەرونیە هەر ماوەتەوە ئەو هۆکارە ئەسلیانە لە دەرونیە ماوەتەوە لە مێشکێ ماوەتەوە حل نەکراوەوە دووبارە لە بچکتەی مۆقیەتێکە بۆی پێشاتووە لەغزشی کردو چوەتەوە سوراغی کە ئەم جارش کەڕواتە سوراغی هەرجار کە ئەم لەغزشە پێشتی بۆی بازم سەخترە بێتەوە کە دڵکەندندی یعنی ئەنگار کە بۆی جێکەوێ کە نە ڕاحەتیش ئەتان ڕاحەت تەرکیشی بەم ئەوە ئەمە هەیە ئەوە هەیە بۆیە حەزەکەم لەسەر ئەو NA تۆزێ باسمان بۆ بکەن چون پەیوەندی هەست بە کۆمەڵگاشە و فرد وارە جەمعوێ جەمعی کە هەمووی هاودەردی خۆیە وەکو خۆی نەخۆشن لە یەک کێشە و گرفتە هەن دوایەوە لەوێ فرد ڕاحەت دیان دانێت بەسەر ئێش و ئازارەکانیە لە ناو جەمع بەیانیەکە خۆی مازانین فەردە معتاد فەردە منزەویە جامع گوریزە فەراریە لە ناو جەمعە هەتا لە ناو خودی بنە ماڵەکەیە ماموڵەن دیوێ خەڵوەتیانەیە بۆ خۆیان وەێ ئەو بەرعکس ئێهێرێتەوە ناو کۆمەڵگا ئێوە تەئسیرێ ئەو جەلەساتن ئەیە تاچە ڕادەیەک ئەبێنن لەکنە ڕیشالبەتە سری ئێمە مواسات تریشمان هەیە مەسەن زۆر جار فیلم شتە دێتە دەرەوە موتا دەبن بە شێوەیە ناشرین ئەیان خەننا ئوستەخرهای ئەمەڵەن شکەنجیانن ئەشکەنجیانان ئازاریانان لیانان ئەوانش هەیە ئەوان وابەستە بە دەم و دەستکاکان سوپای پاساران و نیر و انتزامین زۆربەی ئەوانە ئەوانەی کە بەتایبەت مەسەڵ لە ناو کۆمەلگال کارتۆن خەون لە ناو پارکەکان هەر بۆ جۆرە جەمیانەکەنەوە بە ناو ئۆرژانسی ئیجتماعی ئەکسەر ئەوانە ئەبەن بۆ شوێنانە وەلی جەلەساتە NA کە من باسی لێواکەم ئەمنا ئەم ژمارە خۆیان هەیە ئەبێ کەسەکان بناسی پەیوەندیان پێوە بگری وارە جەلەساتیان بێ شوێنەکەشی ئەمنە نەزەرێوە چیە لە ڕاجب بە جەلەساتێن ئەیە
ئەو ئێنەی بۆ خۆشم لەو بەو ڕەوشە کارم کردەوە بەڵام لە وەختێکە کارشم دەکەم من لە یەک بابەتەوە زاویەم هەیە لەگەڵی لە یەک زاویەوە ئەوانە لەباری ینی فکریەوە باوەڕیان بە قودرەتێکی ماوەرایی هەیە ینی پێی وایە کە کەسێکە تووشی نەخۆشی بۆ ئیتر هیچ تەوانێک و اختیارێکی نییە بۆ خۆی کەوتەتە سیاچاڵەکەەوە دەبێت قدرەتێکی ماوەرایی کۆمەگی بکە بە کۆمەگی ئەو لەو سیاچاڵە بێتە دەرێ ئێن لە بابەت نەزەریەکەیەوە ئەمن زاویەم هەیە لەگەڵی ئەمە بەجێگەی خۆی بەڵام لە بابەت ئەوەی کە ئەو جەلەساتی ئێنایی هەموو کەسانێک بوونەکە بۆ خۆیان تەجروبەی احتیادیان بووە بە خۆبەخشانش کار دەکەن کارایی هەبووە لێرش کارایی هەبووە من لە جەلەساتەکانیشیاندا بەشداریم کردووە هەر کەسە تەجروبەی خۆی باز دەکە هەر کەسە مشکلاتی خۆی باز دەکە و ئەو جەلەساتانەش نهێنینە ینی هیچ کەس بۆی نییە کە لە دەرەوە باس بکە کە مەسەن لەو جەلەسانە چی گوزەراوە ئەمانەی باشن کە لە تەجاروبی کەسانی کە پێشتر ئەو مەوادە مەسرف کردو ئیسفادە بکەی بووە کە کۆمەک وەربگرن لە وەزیەتە بێنە دەرێ ئەم بە مثبت ئەرزیابی دەکەم دەدەر نەتیجە NA وەکو ڕەش دەیبینم نەوەکو سپی بەڵام ڕاهکارەکانی جەلەساتەکانی ئەوەی کە جەمعی کار دەکەن ئەوە کە جەمعی حتا فعالیەتی ئیجتماعیشیان دەبیە یەکتر دەبینن دەچن بۆ سەنوانەهای وەرزشی بەشداری دەکەن یا دەچن بۆ شۆنهایەکە تاسیل دەکەن بۆکە خۆیان ئامۆزش بدەن کە ینی مەدرەکێکی کەسبی کار ڕشتەیەک تەواو بکەن کە سبەینەگە دواتر تەواو بوون بتوان لەسەر پێی خۆیان بێستن وەکو ئینسان هایەکی سالم و مفید لە کۆمەلگادا ئەمانەی من زۆرم پێ باشە کە ئەم NA تا ئەندازەیەک جوابی داوتەوە ئیتر دیارە هەر کەسێ باوەڕ بە شتێک پەیدا بکە ئەوە بۆ خۆی مثبەتە کە مثلا پێی وایە کە لەم تەریقەوە دەتوانێت بەخەرە ئاڵگۆڕێکی بنەڕەتی لە شێوەی ژیانی و لە ئەهەندەی خۆیدا پێک بێنەوە تەرکی ماوادی مخەدر بکە ئەمانە من مثبت ئەرزیابی دەکەم بەڵام لە پاڵەوەشدا NA باشە کە بچن بۆ جەلەساتەکان من لە پاڵەوە داوام لە ئێران ئێوە بە خۆتان باسی ئەنجومەن کەمپا و ئەنجومەن هەیەتان کرد کە سوپای پاسداران دەسەڵاتی هەیە بەسەر یعنی ئیدارەیان دەکە خودی لە ئێران ئەو کەسانی کە دەڵم بچوو بۆ کەمپا حاڵەتێکی وحشەتی هەیە چون نیگەرانە لەوەی کە نازانین لەوێ چۆن هەڵسو کەوتی لەگەڵ دەکەن ئەمە خۆی عاملێکە کە ینی لە تەسلیمگیری ئەوان بۆ تەرکی احتیات تەأسیر دابنێ و تەرجێ دەدەن هەر بمێننەوە بۆیە خۆت ڕزگاکردن دەتوانێت ئالتەرناتیوێک بێ لە جێگای ئەو ئەنجومەن و ئەو کەمپانەدا بەڵام بۆ خۆ ڕزگاکردن لە ناو ماڵدا بەداخەوە زۆرێک لە خانەوادە پیان وایە کە ئیتر ئەگەر مانگێک دوو مانگ ببوورە مەواد مەسرف نەکە بەدەنی پاوەوە ئیتر هەموو مشکلە حەل بووە ئەوە پێی دەڵێن ینی خۆ ڕزگاکردنی ناگەهانی یەکدەفا ئینتزاریان هەیە کە ئیتر ئەو فەردا هیچ مشکلەیەکی نەماوە و تازە پاوەتەوە مواد مەسرف ناکە و ئیتر ئینتزاراتی فوقالعادە غەیری واقعی زیادیان لە نەخۆشەکان دەبێت ئەم ڕەویشە مفید نییە مزێریشە چۆن زۆربەی ئەو کەسانە کە فقط علاجی ینی ڕاهکاری دەرمانەکەی جسمەکەی دەبینن ئەوەش حەلبیە چون ئەو دەروون دەرمانەکەی ناکەن دەرنەتیجە لەغزشیان زۆرە دووبارە حتمەن تێدەکەونەوە و هەروە ئەوانە زۆربەی ئەو خانەوادانە یا ئەو کەسانی کە دیانێ بە تۆری ئاگانی قەتیکەن رابطەشیان نییە لەگەڵ مشاورێکی ڕەوانشناس بۆیە ئەوانە موفق نابن بەس خاهشان ڕووم لە خانەوادەکانە ڕووم لەو کەسانەیە کە ئەگەر تەسلیمتان هەیە عەزیزەکانتان
لە وەزیەتە نەجاتیان بێ دەبێ ڕێگا حەلێکی تەدریجیان بۆ دۆزنەوە ئەو ڕێگا حەلی تەدریجیە ئەو چارەسەر خۆڕزگاکردنی تەدریجیە لەژێر چاوەدێری پزیشک و مشاوردا دەبێ یا بە شێوەی ئانلاین یا بە شێوەی تەلەفۆنی هەموو ڕۆژێ توانن تەماسیان لەگەڵ بگرن ئاینەن چ باشتر کە مەسەن وەکەوەی کە تۆ حزورت هەیە لەگەڵ پزیشکەکە دانیشتوێ ئەویش تۆ دەبینێ وەزیەتی تۆ دەبینێ وەزیەتی ڕۆحی تۆ دەرک دەکە کەسێکی پسپۆر پزیشکە دەتوانێت باشتر کۆمەڵ بکە حتما دەبێ ئەو کارانە بکرێن و هەروەها دەبێت ئەو ڕابطەی خانەوادە گەشت ئەو انتزارە غێری واقعی نەبێت لەو کەسە ئەمە ماوەیەکی کوورتە ئیتر هەموو شتێک هەرشودا چاو لێ بکە باکو دەبێت دەگەڵی بڕۆن لە پشتی بن یارمەتی بکەن پێم وایە یەک مشکلی دیکەش هەیە مەسەلەی هەزینە لێرەدا مشکلێکی جددیە بەڕاستی ئەنجومەنەکان هەزینەیەکی زۆریان هەیە کە خانەوادەکان پیان نادرێ بەڵام ئەگەر لە ماڵێ بێت ئەو کارە بکەن یا لە جەلەساتی ئەنئاکاندا بەشداری بکەن ئەمانە هەزینەیەکی ئەوتۆ هەڵناگرێن فقط یارمەتیان کەن بیان دێن بەو شۆنە بۆ جەلساتەکە هەروەها ئیمکانی ارتباطگیری لەگەڵ مشاور و ڕەوانشناسی بۆ فراهەمکەن لە تەریخی تەلەفۆن و ئانلاین ئەو فوق العادە مؤثر و کۆمەکیان دەکەن هەروەها پەرهیز بکەن دووری بکەن لە سەرزەنیش و لە ئەوەی کە دووریان لێ بکەن محبەتیان پێ بکەن بە عەزیزەکانیان ئەو کەسە ئێحساس بکە کە ئینسانێکی خۆشەویستە ئینسانێکی لازمە ئینسانێکی مفیدە لە خانەوادە و لە کۆمەلگادا ئەمە دەتوان بەڵام 10 بەرابەر خودی ینی دەرمانی جسمیەکە مؤثر دەبێت چون ئەوە دەبێت بە شێوەیەکی مدام و درێژخایانیش بێت دیارە ئەو کەسانە تووشی وەسواس دەبن تووڕز و تووڕە دەبن دەڕەنجێن بەڵام خانەوادە دەتوانێت بە تەحملی زیاترەوە بە گوزەشتی زیاترەوە پیان بڵێ کە تۆ لازم ناکە تۆڕەبی ئێمە ئەو ڕاهکارانی کە باسی دەکەین بۆ تۆ بۆ خانەوادەکەتە یعنی وابێ کە ئەو بێمارە احتمادیان پێ بکە کە بڵێ وایە کە ئیتر ینی بە خەیاڵێکی ئاسوودەوە بەبێ نیگەرانی ئەو ڕێگایە کە گرتوویەتە بەر تەواوی بکە سپاس هاوڕێگە ناوێش ئاماژەت بە مەسەلەی زۆر مهم کرد ئەویش هەزینەیە جنابەت ناو باسەکانتە بە دروستی ئشارەت بە وجودە مشاور یا ڕەوانکاوێ بەڕاستیش لازمە ینی وەکو ڕەوانشناس وەکو ڕفێقێکە وەکو هاوڕێ تایبەتەکە ئەتانی هەموو شتێک کە ها لە دەروون و ها لە مێشتە هەموو ڕەمز و ڕازەکانت پێ بڵێ ڕازدارە بوت بەڵام ئێمە جامعەی ئێران و کۆمەلگای ئێران کە ئەبینین ئەمە بە ئەقرارە خودە ڕژیم 70% ئەو جامعە هاژێر خەتە فەقرە چی لەیەکەی ئەکسەر ئەو جامعە خب ئەوەی کە تووشی بوون هەژارە داماوە بەتایبەت مەسەڵەن ئالەم ماوەیە کە ڕێژەی هەڵاوسان و تەوەڕوم و گرانی زۆر چوەتە سەرەوە تەنانەت ئەوەی کە ئەبینین دەسەد کۆمەلگا وێنەی هەیە فیلمی هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوە بێتەوە حتا بە دەرگای ئەو مەجرای گاز و دوولەکەشی فازڵا بۆ ئەمانیش ڕەحم ناکەن ینی کێ ئەی بە ئەمانە یا نازانم تابلوهای حتا ڕەحمە و ڕاندگی حتا وەسایلێکە هانە و پارکایەکە شارە بازی و شتە بەسڵا پارکێکە بۆ منداڵان و بۆ شوێنێ بۆ حەوانەوە تەفریح دروستکراوە خب فەرد دەرامەدێکی نییە حمایەتێکیش لەجانب دەوڵەتەوە نابینێت لەلایەن بنەماڵیش و خوبتر بنەماڵیش تا حەدێتانی خۆیشی هاژێر گوشارە ئەبینی یەکدانە بیماری هەیە ناوماڵەکان مناڵەکان تری سالمە شاید بە نەوعی دوای ماوەیەک ئەبینێت لە قزیشی ئەبێ ناتانێت تەرکیبە هیلاکوێ ماندووە بێت تەردیەکانەی تر ئێژێ هەداخل مناڵەکان ترم سالم بێت لە قبال ئەم بەرخودانە ئەبێ چی بکرگێ ئەو بنەماڵە زعیفە کە نیەتی داهاتی نییە دەرامەدەکەی نییە لەو حەددا ئەوەشی چی بکە نەدەسڕسی بە شای ڕوویشی نوێ هەتا چون وتم ناو جەلساتێن ئەیە جەمعێکە لەو جەمع ئەشێ فرە ڕاحەت پێڕ و دەربایسی پێشی من معتادم هەر ڕۆژی شەشە تکراری کەیتەوە خب شاید بۆ زۆربەی ئەو لاوانە بە غورورێترەوە هەیەە
بۆیان سەخت بێ حزور ناو جەلەساتە یاوەی کە کەسر بیان ناسێ کەسانێکە هیچ وەخت چاوی پیان نەکەوتنێ نەیانی بینیوە بۆمانایشی چی بکرێ ئەوانێکەوە هەزینەیان نییە من دەرک دەکەم مەسەلەی فەقر بۆ خۆی ئامنێکی زۆر ئەسلیە لە ینی لە ئیدامەدان و پێدانی ئەو وەزیەتە کە دەوڵەتی کۆماری ئیسلامی پێکی هەناوە لە ئێران و لە کوردستاندا ئەوە مشکلێکی واقعە بەڵام بەر لە هەموو شتێک ئەگەر خانەوادەکە ئاگایی پەیدا بکەیتەوە کەسری سەرشان نییە ئەی بوو ئیراد نییە کە منداڵەکە یا عەزیزەکە یا براکە یا بابی یا خوشکی تووشی مەواد بووە ینی ئەوەی قبول بکە کە ئەوە کەسێکی تووشی ئەو بەدبەختیە بووە تووشی ئەو نەخۆشیە بووە ینی لە باتی بیشارێتەوە بۆی باسی بکە داوای کۆمەک بکە داوای کۆمەک بکە لە کەسانی کە تەجروبەیان هەبووە داوای کۆمەک لە خزم و کەسی بکە ئەگەر مەسەڵەن بۆ تەلەفۆنێک شاید هەزینەکەی کەمترە مثلا مشاورە تەلەفۆنی یا ئانلاین هەزینەکەی زۆر کەمترە لەوەی کە بچیت لە کەمپ شەبانە ڕۆژ هەزینەکەی بدەین یعنی بلاخرە دەبی خەرجێکی بۆ بکرێن لە خزم و دۆست لە ئاشنا لە خەڵک ئێمە دەتوانین داوا لە خەڵکێ کە واقعی یارمەتی ئەو خانەوادانە بدەن دەتوانین داوا لەو پزیشک و مشاورانە بکەین کە خۆبەخشانە ڕۆژێ سعاتێک یا چەند سعاتێک لە اختیار خەڵک دابنێن جوابی ئەو تەلەفۆنانە بدەنەوە کە دەتوانن کۆمەلگا ڕزگار بکەن دیارە ئەوە بەبێ هاوکاری جەمعی بەبێ پشتیوانی جەمعی بۆ خانەوادەیەکی فەقیر کە هیچ دەرەتانێکی نییە 4-5 منداڵی هەیە و بێکار و لە خانووی کرێدایە و حتا نانی شەوێشی نییە بخۆوە معلومەوە سەختە بەڵام ئەگەر ئەم مۆزەلە من پێم وایە مەسەلە ئیحتیاج مەسەلەی فەردی و خانەوادەگی نییە وەکو مۆزەلێکی کۆمەڵایەتیە بۆیە دەبێت کولی کۆمەڵگە بەهانای ئەو وەزیەتەوە بێ بۆکە بتوانین لەگەڵ ئەو پەدیدەیە لەگەڵ ئەو بەڵام ماڵوێرانکەرە مبارزە بکەین ئەوەش یارمەتی هەمەلایەنەی پێویستە بەڕاستی لەباری مادیەوە لەباری ڕۆحیەوە لەباری ئیجتیماعیەوە کۆمەڵایەتیەوە خانەوادەگیەوە هەمووی ئەوانە و ئەو کەسانێک کە لە ماڵت تووشی مەسەڵەن حتا بازە خانەوادایەک بۆیان دەکرێت مثلا خۆ دەرمانکردن لە ماڵ یا خۆ ڕزگارکردن لە ماڵە دەست پێ دەکەن بەڵام دوایە ئیمکانی ئەوەیان نییە کە مەسەن ئەو وەزیەتە ڕابگرن شرایطێک فراهەمکەن کە ئەو کەسە بچێتەوە نێو کۆمەلگا چۆن کۆمەلگایەکە ئامادەگی ئەوەی نییە کۆمەلگایەکە بە بۆچوونێکی یعنی دەتوان بڵەوە غێری ئینسانی چا لەو کەسانە دەکەن ئیجازەیان پێ نادەن ئەو کەسانە بێنن نێو کۆمەلگا بێن کار بکەن دڵها فڵانە کەس ئەو ماتات بوو نەخۆش بوو ئێستا سالمە دەبی یعنی بە چاوێکی ئینسانی چاولەوانە بکرێ و ئەگەر کەسێک ئیمکانی هەیە کاری پێ بدەن لە شوێنێک یارمەتی بکە یا معرفی کە بەجێگایە کە کار پەیدا بکە ئەوانە هەمویان دەتوانن دەستکەوتیان بێت دەتوانن تەئسیر گوزار بن بەبێ من متبێنم بەبێ یارمەتی و بەبێ هاوکاری و بەبێ حمایەتی خانەوادە و کۆمەڵگا ئەم وەزیەتە نەتەنیا باش نابێ بەکو ڕۆژ لە ڕۆژ خەراتر دەبێ ئەوڕۆ کە منداڵی جیرانەکە مەسوێت دەتوانە منداڵی من بێ منداڵی تۆ بێ منداڵی ئەو کەسێکی دیکە بێ یعنی وای چاو لێ نەکەین کە ئیتر ئەوە مشکلی من نییە مشکلەی کەسێکی دیکەیە با مشکلەی احتیاج مشکلەی تەکتەکی ئاحاد و ئەفرادی کۆمەڵگایە بۆیە دەبێت تەکتەکی ئەساسی مەسئولیت بکەن لەو بابەت و هەروە پزیشک و پسپۆرەکان و مشاورەکانیش بەڕاستی ئینتزاری دەبێت ئینتزاری ئەوە هەبێ لێیان کە بتوان خۆبەخشان لە ڕۆژێ چەند سەعاتێک تەلەفۆن لە اختیاری ئەو کەسانە دابنێن ڕاهنەمایان بکەن هاوڕێگە لاوێژ ئەوانە هەمووی ئەم بابەتانە گرنگە بەڵام ئەرزم کردی لە کۆمەلگای ئێرانە شرایط زۆر فەرقەکە ینی جیاوازە ئێمە ئەبین هاتو ئەمان نەیان کرد ئێمە بە خراپترین سناریۆ لە نەزەرە بگرین ئەرزم کرد وتم فرد هەیە بۆ ئامار بزهکاری لە جامعە زۆر بووێتەوە هەتا دەریچەی فازڵا و ئەمانیش ئەدزن ینی کێی بە ئەوەی کە چۆن نیەتی ئەوەی کە تووشە و مادە بووە عمومەنی شەوانە حتا تابلۆهای ڕاهنمای و ڕاندگی ئێمە ئێژین باشە نیاز بە ڕەوانشناسە ئەوەی هەنگاوی بۆ هەڵبگرن نیاز بە بنەماڵە هەیە نازانم کۆمەلگا هەیە ڕێکخراوە هەیە
هەموو ئەمانە دروست ئەمانە کە نەیان کرد چون باسی لێواکە قسەیان لە ئاڵاگە ئەڵێن ئایا ئێمە خۆمان هزار گرفتاریمان هەیە چی بکەین ئەگەر خودم معتادەکە تەکیەکەین لەسەر خۆی چییە بابەتەکە ئایا ئەتوانین فەرزکەینەوە معتادە تەنها دەستڕەسی بە ڕسانەیە وەکو ڕسانەی ئێمە هەیە ئێمەش بەرنامەی تایبەتمان لەسەر ئەم بابەتە داناوە بووی ئەمانوێت لە ڕێگەی خۆیەوە خۆی بەو سەمت و سووە هدایەتکەین کە بتانێ هەنگاو هەڵبگرێ هەوڵ بدات بۆ ئەوەی کە مەسەڵەن خۆی ڕزگار بکە چۆن لەو تەریقەوەتانین چۆنە تاینە و ئێرادە لەو فەردە شکڵ بین پرسیارەکە زۆر بەجێیە تەسیمگیری لەلا خودی ئەو عەزیزەی کە تووشی ئەو وەزیەتە بۆ زۆر ینی مهمترین شتە هیچ پزیشکی ڕەوانشناسێکش کۆمەلگاش ناتوانێت کۆمەگی کە مادام کە بۆ خۆی ئیرادە نەکەوت تەسیمی قەتعی نەگرێت ئەو کەسان دەبی ئاگا بێتەوە کە مەسەن خۆڕزگاکردن ینی شتێکی ئیمکان پەزیرە ژیانێکی بە دوور لە مادە سرکەرەکان ئیمکان پەزیرە دەبی ئەوە یعنی ئاگا بێ بەسەر ئەو وەزیەتەدا ئەو وەختە ئاگا بوو بەسەر کە ژیانێکی دیکە ئیمکان پەزیرە دەتوانێت دووبارە ژیانێکی تازە و ئاسایی دەست پێ بکاتەوە بەبێ مەوادی مخدر ئەوە زۆر کۆمەگی دەکات کە ئیرادەی قەوی بێ ئیرادەی قەوی بێەوە نیگەرانی ئەوەش نەبێت کە ئەسەن لە لای خانەوادەی باس کە داوای کۆمەک بکە یا لە دەوی بازێک کاری دیکەش بکە ئەو کەسانێک کە دەگەڵی ماوادیان مەسەرەکە دووریان لێ بکە یا ئەو فرۆشتەندەی ماواد دووریان لێ بکە ئەو کۆڕ و کۆمەڵە کە مەواد مەسرف دەکەن بۆ خۆشی و بۆ خۆشگوزە تەفرێ کە نازانن کە خۆشیان ژیانی خۆیان خرا دەکەن لەوانە دووری بکە دەگەڵ کەسانی سالم ئاموشە بەقەرار بکە سەی کە وەختەکانی بەشتایی مفید پڕ بکاتەوە ئەگە بتوانێت مەسەن وەرزش بکە ئەگە حەدیقەن نەتوانێت بۆ خۆیان جەماعەتێک کە ساڵنەوە گروهێکی کوونەوەردی پێ بێن کە هەزینەی وان ئەجایبی تێ ناچێت هەفتەی جارێک بچن بۆ کوونەوەردی تەفریحاتێکی لەو بابەتەوە بکەن یعنی ژیانێکی سالم بکەن تەغزیەکی سالم بکە ساعات خەوەکانی بگۆڕێ ئەو نەگەوە کە بە ڕۆژ بخەوە بە شەوێ وەخەبەر بێ بچێ بۆ لای جەماعەت مەواد مەسرف بکە نادەگەڵ خانەوادەکەی خۆی ئەوان پێ خەوتن نەویش بخەوێ یعنی تەوەجۆ بکە بە سڵامەتی خۆی بە تەغزیەی خۆی ڕژیمی غەزایەکی مناسب بگرێت کە بەدەنی سالم بێتەوە چون ئەو کەسانی کە مەواد مەسرف دەکەن بەداخەوە تووشی نەخۆشی جسمی دیکەش دەبن بەهۆی ئەو شێوە ژیانە ئەو مەوادە دەبی ینی وا کارێکی وا بکەن کە نەخۆشیەکانی دیکە معالجە بکەن وەکو هەر نەخۆشیێکی دیکە کە دەچێت بۆ لای دکتۆر ئەو کارانێک کە لازمە بیکەن ئەو کارانێک کە پێشتر کردویانە و ژیانی خەراکردوونە ئەوانە تەرککەن و دووری بکەن لەو محیتانە ئەوانە هەزینەیەکی وای ئەجایبی تێ ناچێت بەڕاستی دەتوان خۆیان بە مطالعە بە ئرتباط لەگەڵ کەسانی کە سالمن ڕەفیقی باشیانن کۆمەکیان دەکەن لەگەڵ خانەوادیان وەختەکانی ئەگە باوانە پڕ بکەنەوە من لەسەرەوە باوەڕم کە ئیمکانی لەغزشیان کەمتر دەبێت کەمتر وەخت پەیدا دەکەن کە فەقەت لە مەواد و لە کۆڕ و کۆمەڵی چووکەی خۆیان ینی لەگەڵەوانە ئرتباطی هەبێ و لەو مەحدودەیەدا بمێنیتەوە دنیاکەی گەورەتر دەبێت ئێستاوان خۆیان مۆنزەوی کردووە لە چوارچێوەیەکدا دەخەون کە حتا منداڵەکەشیان نابین حتا دایک و بابیشیان نابین ئەم شێوە ڕەویشە ژیانە بگۆڕن ئیمکانی زۆرتران بۆ فەراهەم دەبێت زۆرتر کۆمەگیان دەکە کە لە وەزیەتە نەجاتی پەیدا بکەن هەموو شتێک دیارە علاجی احتیاط تەرکی احتیاط هەزینە بەردارە بەڵام زۆر کاری دیکەیە کە هەزینەیەکی ئەو تۆی نییە فقط ئیرادە و تەسمیمی دەوێت و ئەو تەسمیمە دەبێت قەتعی بێ و دەبێت بۆ ئەو کەسان دەبێت ئەوڵان ئاگا بێ بەسەر مەوادی مخدر چێ متالعە بکە لە تەجروبەی کەسانی دیکە ئیستفادە بکە چێ بۆ جەلساتی NI کە ئێوە پێ دەڵێن لێرە NI پێ دەڵێن لەو جەلساتانە پوڵێکی ناوێ هەزینەیەکی ناوێ چێ بەشداری بکە شەرم نەکە لەوە کە بەڵێ منیش محتادم دەوێت تەرکی بکەم و داوای یارمەتی دەکەم قەتعاً کەسێ داوای یارمەتی بکە حتماً دەتوانێت کەسەیەکە کۆمەگی بکە یعنی هەموو کەس دەستی ڕەدی بە سینگیەوە نانیە و ئەوانە سەرەتای کارهایەکن
بۆ ئیدامەدانی ئەو وەزیەتە دواتر لە بەرنامەهای تر دەتوانین باسی بکەین کە دەبێت چ بکرێت لەباری کۆمەڵایەتیەوە دەوڵەت دەبێت چ بکە خانەوادە دەبێت چ بکە ئیمکاناتێکی دیکە فەرام کرێت ئەوەش بە مبارزەی دەستە جەمعی و بە ئیتحاد و هاوکاری دەستە جەمعی دەتوانێت ممکن بێ فەردی محتاجش ببەخشە فەردی محتاج ئەو دەرەجە یەک کەسیمگیری ئەوە و ئیرادەی ئەوە دەرەجە دوو خانەوادە و کۆمەلگایە کە دەتوانن کۆمەڵی زۆر سپاس بەداخەوە هاوڕێ گەلاوێژ کاتەکەمان کورتە بەڵام ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە من هەوڵە دەم کە لە بەرنامەی داهاتوومانە هەمانە میوانمان هەیە کەسانێک کە خۆیان جوزە ئەو مەقولە بوون نەخۆش بوون هەوڵیاندا بە قەول جنابەت ئرادەکەت لە وجودیانە بووە هەوڵیاندا بستەرەکەیش فراهەم بووە هاتوونەتە ئێرە ئیسە پاکن من هەوڵە دەم کە بیان هێنمە ناو بەرنامە دوو نەفەری لەگەڵیە دانیشین لە تەجروبیاتی چون کەسانێکن کە بە تازگی لە کۆمەلگایرانەوە هاتن قەتعەن ئامارێکە هەیەە ئەتلاعاتێکە هەیەە لەو بابەتە و زۆر بەڕۆژە بۆیە من حتمما هەوڵەدەم لە بەرنامەی داهاتووە یەک نەفەر لەو ڕفێقانە بێرم کە هەم یارمەتی دەرمانە هەم ئەتلاعات مفیدمان پێ بە هەمەوەی کە زۆرتر لەسەرم بابەتە بڕۆین کە چی بکەین وتم کۆمەلگایران شەدید دوچار فەقرە بۆیە حەزەکەم ئێمە ڕاهکارێکیان پێبین کە فرد بە فەردیەتی خۆیشیە و بتانێت لە کونجە خەڵوەتە خۆشیە بتانێت ئەو ئرادە ئەزانم ئەکسەریان تەسمیمیان هەیە بەڵام نازان چۆن ئەقدام بکەن چۆن بڕۆنە سوراغە و ڕیشە چۆن ئەو ڕیشانە وشکن ئێمە من حەزەکەم زۆرتر لەسەرەوە گرنگی پێبین و لەسەر و بابەتە تۆزیح بین کە ڕاهکاری عملی جوانیان پێ ڕاهنماییکەین زۆر سپاس دەکەم هاوڕێ گەلاوێژ زۆر استفادەمان کرد وەکو هەمیشە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە بەنامەیەکی دیکە لە مەجموع بەنامەکانی ژیانەوە سەبارەت بە معزەڵ و مشکڵی ئەحتیاج و شێوەی ڕزگاربوون لە دەسەم بەڵایە پێشکەشتان کرا هیوادارم بە دڵتان بێ پەیوەندیمان لەگەڵا بگرن زۆر خوشحاڵە بین لە تەجروبیاتان استفادەکەین تا بەنامەیەکی دیکە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هاوڕێ گەلاوێژ زۆر سپاس بۆ بەشداریت ئەم کاتەوە باش زۆر سپاس بۆ ئێوەش کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک سەرکەوتوو بی